بسم الله الرحمن الرحیم. من ئارێز ئازاد لە پسرایی بەشی هەناوبینی گورچیلە و میزەڕۆ لە هۆڵی نەشتەرگەری نەخۆشخانەی میهرەبانی. لێرەدا وەکو یارمەتیدەری تورە تایبەتەکانی گورچیلە و میزەڕۆ لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی کار دەکەین بۆ ماوەی نزیکەی ساڵێک بە خۆشحاڵیەوە. لێرە لە نەخۆشخانەی میهرەبانی هەوڵ دەدەین یارمەتی چارەخوازان بدەین بە بەرزترین کوالێتی و بە باشترین شێوە. لێرەدا لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی ئەلحەمدوللا خاوەنی چەندین ئامێری پێشکەوتوو تایبەتین، وەکو دوو جیهازی لێزەری تایبەت کە بۆ بەشکردن بەکاری دێنین. لە نەخۆشخانەی میهرەبانی ئێمە لە هەر ئامێرێک دانەیەکی چالاک و دانەیەکی یەدەگمان هەیە بۆ حاڵەتی نەخوازرا و لە کاتی وەستانی هەر دانەیەکیان بۆ ئەوی دانەیەکی ترمان هەبێ و ئیشی نەخۆشەکەمان پەچی نەکەوێت. و هەروەها ئێمە خاوەنی ئامێری نازوڕی نەرمین و ئامێری نازوڕی ڕەقین بۆ حاڵەتی پێویست و تایبەت. لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی ئێمە وەکو نەخۆشخانە هەوڵ دەدەین باشترین خزمەت بە نەخۆش بکرێت بە نرخێکی زۆر گونجاو. ئەم نەشتەرگەرانەی کە لە نەخۆشخانەی میهرەبانی ئێمە ئەنجامی دەن بریتین لە بەردی گورچیلە، بەردی بۆڕی میز، لابردنی پرۆستات و لابردنی گرەی میزڵدانی و فراوانکردنی ئەندامی نێرینەی پیاو بۆ حاڵەتی پێویست. ئەلحەمدوللا لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی وەکو خۆم زۆر ئاسوودەم لەبەر ئەوەی هەست دەکەین کە کارێکی خێر دەکەین و هەروەها لەبەر دکتۆرە تایبەتەکانیشمان کە زۆر بە ویژدانە لەگەڵ نەخۆشەکانیان، هەروەها داوا لە خەڵکی دەکەم یارمەتی میهرەبانی بدەن بۆ ئەوەی ئێمەش بتوانین یارمەتی خەڵکی بدەین و سوپاس بۆ ڕاگەیاندنی میهرەبانی کە ئێمە بەسەر کردووە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی.